ڕێزداری هێژا چاڵن هون باشن ئەم تۆزێک ڕادەوەستن ئەم هەنێکی ڕادەوەستن حتا هون هەمی کۆمی سەر هەفتوو دەبن پشتڕاژی ئەم دێ ئەو بکەن هەواڵێک لە کەرەما خۆ ژمڕە بنویسی کە دەنگێ من چۆیە دەنگێ من باش تێ ئەن هەگەر دەنگێ من باش بێ تشتێکی ژمڕە بنویسن حتاکو ئەزڕەحەت بم و ئەم دەست بە بەرنامەیەکی خۆش بکەن بەرنامەیەکی بێ پرزگرێک و بەرنامەیەکی پڕباش هێویدارم ئەو بەرنامە درێوە بێ ئەم هەنێک تشتێن دیرۆکی بەحس دەکەن لەسەر مەسەلەیە یەکڕێزیە کوردان ئەم بەحسە پێڤژەیە دیالۆگێ دکەن دەناوبەرە ئەنێکە سێو پێ دێوێزە سووریای دیموکراتیک لە کەرەما خۆ هەواڵێن و لەسەر خەتێنە تشتێکی ژمڕە بنویسن تکایە ئەوانەی لەسەر خەتە شتێکم بۆ بنووسن تکایە ئەوانەی لەسەر خەتن دەنگم باشە شتێکم بۆ بنووسن بزان دەنگم دەیان نە تاوەکو دەست پێ بکەین لە کەرەما خۆ هەواڵێن و لەسەر خەتێنە تشتێکی ژمڕە بنویسن کە دەنگێ من تێ نایێ والله حتاکو هون ننویسن ئەس دەست پێ ناکەم بیسی کەس لەسەر خەتێ یەک کەس تشتێکی ناویسی هەواڵ دەنگێ من تێ سڵاو بەڕێز ڕوانگە تیڤی زۆر سپاس دەنگم باشە دەنگ باشە دەنگ باشە زۆر زۆر سپاس هاوڕێیان سپاس هەواڵن هێژا ئەس بە زمانێکی بادینی سۆرانی کورمان سۆرانی داخم و هەمی هونژێ فام بکەن هەواڵن هێژا هەروەکی هون دەزانن تشتێکی نوچێ بوو دەوان ڕۆژانەدا تشتێکی نونینە لێوێ بەریا دوو ڕۆژان ئیدی سەری هەلدا سەردانا مەزلوم عەبدی بوش بۆی پیرمام لەسەر وێ هەنێک گوتوبێژ هاتکردن گەلک عالی ئیتر دانسەک و داوەتێکی نەدەوەختی خۆداکردن یعنی هێژی تشتێک نەبوویە تو دەبێژن بە سۆرانی بە جامێک ئاو مەلەوانی دەکا بە یعنی بە بەرداغێکی ئاوێ دکەوە ئاڤژەنیە دکەوە مەلەوانیە تشتێکی وسا چێ بوو بێگومان هەگەر کو تشتێکی وسا چێ ببە یەک ڕێزیەک چێ ببە ئیتیفاقێک چێ ببە ئەو تشتێکی باشە یعنی ئەم هەموو لە بەندێ تشتێکی وسانە ئەس بەخۆشی یعنی دەوارێ سیاسیدا ئەس پڕ باش دەبینم و ئیتیفاقێک دەناوبەرە ئەنە کەسێ و خۆسەریا دیموکراتیک ئاوا ببە تشتێن باش باشن لێ ئەو چاوا دەبە یعنی بەریا هەر تشتی ڕەوشێکی نو هەیە هون هەمووژی دەزانن ئەو ژی ڕژێمە ئەسەد دەهۆلێدا نەمایە حکوومەتە شامێ هەیە و گەلک ئالی و تەرەف نیگەرانن کو جێوان لە سووریای نودا دەبە یان نا یەک جوانەژی ئەنە کەسیە هەروەکی هون دەزانن ئەنە کەسە لە ساڵە 2011 و 12دا ئاوا بوو پشتی بەهارە عەرەبی ئاوا بوو و بەهارە عەرەبی هاتە سووریایە لەوێ دەمێداییدی یعنی بە دەست پێشخەری و ئینسیاتیڤە پەدەکێ مرۆڤ دکارێ ئاوا بوو پارتێکی تەمامان بەسەر خەتێ بارزانیە تشتێکی نۆرمالە حتا نەها مادەم خەتێ ئاپۆچی هەبێ خەتێ بارزانیشی هەیە و ئەو پارتی مرۆڤ دکارێ بێژێ لە هوتێلێن هەولێرێ دەست پێکە چێ بوو پشتڕا کەتە هوتێلێن تورکیایە و لە ساڵە 2012دا گاڤاکو هێژی پێدێ خۆ لەسەر لینگان تەمامن نەگرت بوو ئیدی دیالۆگێک هات ئاواکردن بە سەرپەرشتە مەسعود بارزانی ئەو دیالۆگ هات ئاواکردن لێ دیالۆگە وێ دەمێ و دیالۆگە نەها تشتێک و فەرق هەیە ئەس بەریاک و ژبیر بکەم ئەس دەخوازم بێژم دەوێت دیالۆگێدا برێک مەگۆر هەبوو برێک مەگۆر ڕوونیشت بوو دەمێدا ڕوونیشت بوو نەها نەکو برێت مەگۆر نەها کەسەک نینە یعنی تەنێ فەڕەنسی پرانیژی فەڕەنسی ئەس پشتڕا دەبێژم ڕۆڵە فەڕەنسیان فەڕەنسی ڕۆڵە فەڕەنسیان نەدەهایە 1991 دەست پێ دەکا ئازێ ژوەرا بێژم تشتێکی ژوەرا دەبێژم و دیقەتاوە بکشێنێک و کەسیژی بەحس نەکریە ڕۆڵە فەڕەنسیاندا فەڕەنسی زەخت و گوشاران دەکەن لەسەر هەردوو لایەن و بە هەڤڕا ڕوونن لێ وەک بەرێ برێت مەگۆڕێک ناچە کە لە کێوان ڕوونە
بێژە کا تو چ دبێژی تو چ دبێژی ئەوە ساڵە 2012 وسا دگۆ لێ وێ دەمێ دەجبینەکیدا يعني ئەو نهاتی ئاشکراکەم هێژی نەها لێ ئەس باش دزانم لە جوینێکیدا وێ دەمێ مەسعود بارزانی هەنێکی تون داخفێ لە دژی پێدێ هەنێکی تون داخفێ و تەرجمانژی ئالیێوانە بە گۆتنەکژی ژ تەرجمان ڕادەبێژێ تو ئەف تشتێک و ئەز نەها دەبێژم هەموو تەرجمە مەکە یعنی تهدیدێ من تەرجمە مەکە تەرجمانژی تەرجمە ناکە لێ ساڵح مسلیم لەوەرە ساڵح مسلیم ئینگلیزی دزانێ گافا و پاوزە دەدەنێ ساڵح مسلیم vێکێژ برێتمە گۆڕا دەبێژێ تو دزانی کاک مەسعود جوینێدا گەرەک ئەو حاکمەکی بێعالی بێ لە جوینەدا تشتێکی وسا گوت ئەم وەک تهدید فێم دکەن برێتمە گۆڕ ئیدی پشتی وێ جوینێ تەرک دکا و ناچە جوینێ یعنی پڕ کاس دەبێژن وانە لە هەفتوو نەکردن ji bo ku be sedema hinek dibêjin be sedema pekî hinek dibêjin be sedema Tirkiyeyê lê berastî jî tiştê ku yek ji sedemên ku li hev nekirin terekkirina birêtmek gor êdî birêtmek gor dibêje we serê xwe xwar û çi dikin bikin îdî ji ew ê derdikeve yani hûn dizanin helwesta birêtmek gor çawa bû yani berastî jî însanekî tund bû însanekî merd bû yani dema referandumê de beriya referandumê xeber ji Barzanî raşand bo referandumê meke em ê piştî salekî konfederalîzm bidin we konfederalîzm yani dewlet aleyata jî heye her tişê te heye konsolos jî heye bankê te jî heye گۆدار نەکرد و دەناوە کوردستانی دا تەولی هەویەکی پڕپڕ ئەمەزن هەبوو یعنی بە ئاشکرا تجارەت بە داعش را داهاتکردن یعنی تو دەخوازی چی بێژی یعنی ئەو نە ئالیگریە ئەو نە گۆتنەکەش دەبێ خۆ دەردەخەم هەرکەس via dibînî meseleya Şengalê jî bixeser ya dinêjî denavera hikûmeta Bexdadê hikûmeta Kurdî de berdewam gote hebû berdewam gote hebû û Emerîkî ji vê yekê bêzar bibû Emerîkî digotin yanî niha jî dibêjin yani dibêjin em ji çavê reşê Kurdan hez nakin em dixwazin Kurd li Bexdayê hebûnekî wanî ciddî û mezin hebe ew xwe bihêz bikin Bexdayê jî bihêz bikin xwe dîmokrat bikin Bexdayê jî dîmokrat bikin xwe destûrî bikin yasayî bikin li gorî qanûnan destûr bimeşin Bexda jî bêyî rengî lê dû aliyan ew yek fehm nekir yek Kurd bûn yek jî Sunnî bûn êdî birêtme gor di dawiyê de gava ku referandum jî çêbû êdî teqiya we helwestê wî dîtin yani çi qasî hata hewlêrê be nexwaz be Mesud Barzanî rarûnî be Nêçîrvan rarûne rûnî ji goj apê xwe rabêje denavbera 12 saetan îstîfa dike dest li kar dikişînî wek serokê herêmê ba bikişînî eger na du helîkopteran dişînim wî digirim û berastî jî 12 saet derbas nebûn Mesud Barzanî dev ji karê serokê herêmê berdabû serokê pedekê piştira birêtmek gor li hemberî Trumpa yekemîn helwestekî çawa nîşan de gava ku li Rojava de vekişiya yani mirovek helwestê wî qasî tund hebe li hemberî Donald Trump ji bo Kurdan bêguman wê helwestekî wî jî hebe li hemberî Kurdan jî gava ku ciddî nebin li ser maseyê de hevdû tehdîd bikin kam werin ser meselê piştî wê êdî çi çêbû nakokiyên aşkira denavbera pedekê û PKK derketin û ew nakokî li sahaya Sûriya de reng bidan heta îro ene kesa êdî de çû ne tenê bi hewlêrê ranewestiya bi hotelên Ankara û Antalya jî newestiya kete nav koalîsyon yani îtilâfa opozîsyon muxalefeta Sûrî ku îtilafekî herî tund İslamî ji Daiştir bûn û piştrajî ew îtilaf rola herî mezin dît li dagîrkirina Efrîn û serêkaniyê niha jî di rêveberiya Efrîn û serêkaniyê di destê wan daya di destê wan daya êdî tenê ji bo Newrozê dûsê ene keseyan derdixin dawetekî ecayîb dikin dawetê wan jî neşibê dawetê Kurda ji bo ku wisa nîşan bidin û niha Tirkiye dibêje ez PYD wek nûnerê Kurdan nabînim ez wane wek nûnerê Kurdan dibînim û ev yek gava ku tiştekî wisa çê bibe Tirkiye wisa bibêje welatekî endamê NATOyê wisa bibêje û pêwîstiya welatê endamê NATOyê hêjî heye ji bo ku Tirkiye heta îro
هێزە هەری مەزن یا ناتوێە لە ئاسیا مرۆڤ گەرەک vەیەکێ ji bîr neke hêjî pirziyeka Amerîkayê û welatên Rojavayî bi Rûsya re çareser nebûne pirzgirêk bi Çîn re digêje ku nagêjî ku em hêjî nizanin wana hemî di holê de hebin bêguman Îranî jî bixesir rola Tirkiyeyê pêwîst dibe yani em niha nizanin rolê pêwîstê pêwîstîne li Rojhilata navîne nû li gorên pêwîstîne lê يعني او جي دناوا احتمالا دايا لو ما جي ناخوازن صديصات تركيا عاجز بكن جخو دور بخن والحاصل ما قالك فانا تكرار كرنا قاوا كنت شكو صانبه او تشغوتن غوتن غرك هون لهف بكن يعني كواليسيون الناف دولتي غوتن لهف بكن ايدي لهف كرنا دوكي هولري من جوارا غوت او لهف كرن تشنبو قاوا كنت تشنبو ايدي نها حكومة أسد هاتي روخاندن شام هي ولا الشامي داجي نتني يعني هذا سوريا ديمقراطي هيجي صد جارانتيك نقرتنا أنا كسا قد جاوينينا جخوا أنا كسا قات وقراواتي خوبستن وبريا حركسي تشون شامي لي بدستكي فالا فقريا نها لعراقي جيوبوليتيك كاكينوهي اگر كو ام ويجي شروفنا كان ام هفديتنا عبدي وبارزاني نكار نفهم بكن لعراقين استشتن برنوانا يعني دناورا دو هفته عندها تشيبو سوداني سروك وزير سردانا بريطانيا كرت لبريطانيا را تشكرت لبريطانيا بريتش بتروليوم بي بيرا هفديتن تشكردو او بروتوكول اتفاق كي بربر مزن افاكر او اتفاق لسرچيا او اتفاق كو بيرن بترولي يكو دستين كومبانيا با كردانا و بيرن بترولي يكو دكون دردوري كركوكي حمو دان بريتش بتروليوم جسالة 1927 لعراقي لبترول ديغري بترول درديني بترول دفروشه ولحمو لبراني ولاتي الدنيا دا وجودي هي بربر بهذا وباندوراوي لسر سياسة تيجي يعني دمكي دا كو إيران لاواز دبه حكومة عراقي بينغافكي لغورخو پر عقلانه نيشاندان كو نكونا هدفين إسرائيلي جبويكو إسرائيل دي بجا حشد شعبي لورا أميلي بخن ترامس بي تيسر دسرا دارية شكر ببريطانيا را أمروف دكاري بيجي بكومبانيا كي هري مزن هري بباندور لسر سياسة أمريكا هيرا اتفاق شكر وك من قد أو اتفاق أو اتفاق لسر زاويين نفتي بترولي يا دردور مادية صدوچلو دردور كركوكيا كل جوري دستورة بنجينا تشتكي وصادبة لور تشهيا لور چند كانجين بترول وغازي يك جوانشي كانجي هري مزن يا غازي كورمور لنزيكي چمچمالا لدستي يكيتي دايا و كانجي غازي هري مزن العراقي دا لورا ياد نجي خورمالا لدستي بدك دا بدك بردوام حنا هاجي بترول لور دردخه وبتانكران دفروشا إيراني وتركيا براني دشن إيراني لريكا إيراني جي دشن باكستان وأفغانستان لي أف حمول دربي يا ساتش دبن أو لسرفي جي برزيكي بربر مزندنا برا عراقو يعني بغداد وحكومة هرمي كردستاني دا أنا لسر موشيان جبويكو أو وداعتنا نزن كوفا دشن يا دنيجي بيرين بترولي آفانا سفايا وباي حسن وبابا غرغرو وانجي هناكو او بناو دنجن بيجا لدمكي وسادا يعني من بريدا لبروجرام عند افاكري استراتيجيه بدكي تشيا استراتيجيه بدكي بريا كو بترول بيدر خستن وبيفروتن استراتيجيه بدكي بيغمان هركز دزانه استراتيجياوي آبوري أو بو يعني آبورياوي لسر سنوران دا قمرقوي هبون أو قمرقنها لسر فان سنوران دا قمرقن يعني دوار صالين دوما يدا كتن دستي بككي نها بيقومان بككي ناكا جبوي درونين تركيا أو نمانا
لێ وسابوو و پشتی وێژی یعنی لە کەلەکی وێژی گەلک جارنا پەدەکە بە وڵاتێکی جیران ڕ ئیتیفاق دەکرد مینە ئیرانێ مینە تورکایە و لە وردە ئابوودیەکی باش بەدەست دەخست ساڵ 1991 دەریا خابوور کەت دەستێوی دەریا خابوور ئێدی چاافکانیەکی پڕپڕ بەزنی ئابووری بوو لە سەرڤەیەکێژی شەڕی پەدەکەوی یەنەکێ دەرخست و پشتڕاژی گاواک و پترۆل هادی استراتیژیاوی بوو پترۆل لێ ئەف استراتیژی بار باش بەکارنانی لە شووناک و بەخۆ بچە بەغدایە و ببە بەشێک لە شەریکەتە سۆمۆ یعنی شەریکەتە پترۆلێ بەغدایە ئەو بەخۆ بەسەری خۆچوو بە ئەردۆغانڕە بە تورکیاڕە ئیتیفاق کرد و ئەو ئیتیفاق ڤاڵە دەرخست لێنەها ئەو پترۆلی دەفرۆشێ ئێنەهاژی کۆمپانیای بریتانی تێسەروان بیرانە ئەگەر کۆمپانیای بریتانی ئارتش عراقی ڕابێژە ئاساییشێ من نینە ئەو پترۆل هەنێکی دنێژی دەردەخن ئەستنەی دەرناخەم بۆ دەمێ پزیەک چێ دەبێ و مەسڕۆیان ژبووی دەوڵەتە عراق چ دەبێت لۆ ماژی پەدەکە پڕپڕ تەنگاو بووە یعنی ئەف دەدەمێکیدا چێبوو و مەسرور بارزانی چوو ئەنقەرێ بە هاکان فیدان و بە ئیبراهیم کاڵن و ئەردۆغانڕ ڕوونیشت و دەوێت دەمەداژی سوودانی لە بریتانیا بوو لە لۆندن بوو دەوێت دەمەدا چێبوو گاواک و مەسرور بارزانی لە تورکیای ڤەگەریا ئیدی مە زمانێکی جوداتر دیت لە هەمبەری بەغدای زمانێ بەرێ دیسانی بەغدا شەیتانە بەغدا بێناموسە بەغدا پەرێ بەنادا ئەم ji pêvajoya siyasî vedikşî lê li Bexdayê de cewab şêrahat gotin hûn bê minet bin vekişin ka em ji beleyawa xelas bibin gava ku tiştekî wisa pêrahat me dît hevdîtin çêbûn hevdîtin destpêkê de ji aliyê Hemîd derbendiyeva me îşaretê dît nûnerê taybetiya Mesûd Barzanî ji bo Rojava û dosyeya Rojava دەستێویدایە ئەو سەردانی مەزلوم عەبدی کرد پشتڕاژی مەزلوم عەبدی سەردانی مەسعود بارزانی کرد بێگومان مەسعود بارزانی بەخوا سەردانی کەسی ناکات دەوێ کەسێک و پزگرێک پێراهەنا ئەو دەستپێکێ بچن بەردەریەوی یعنی بەرێژی گاواک و دەناوەرە یەکێتی و پەدەکێ اتفاق چێبوون بە قاسێک و ئەمریکا کەتە ناوبەریە 1990 اتفاقا واشنطن جرا دەبێژن وە لە تەلەڤیزیۆنێدا دیتیە گاواک و ماڵ ئۆڵبرایت داخفە و پشتڕاژی دەستێ تەوقا دەستی خۆ دخێنا دەستی مام جەلال و کاک مەسعود پشتڕاژ جوان ڕادەبێژێ بە هەڤرا تۆقا بکەن هایدێ دەستی خۆ باوێژن هەفتوو پشتڕا ئەو دەستی خۆ داوێژن هەفتوو لێ پشتی وێ دیسانجی گەرەک بوو وانە هەفتوو دیتمان لە جەیەکی ئەو هەفتیتن چێ نەبوو داویە مام جەلال بەخوا ئینسیاتیف گرت ئێدی دچە ئێدی چوو بارەگە مەسعود بارزانî نەهاژی مەزلوم عەبدی چوو مەزلوم عەبدی چوو یعنی ئەو تایبەتمەندیەکی ماڵا بارزانیە ئەس ناخوازم پڕ لەسەر ڕاوەستم بەوێ ڕەنگی گاواک و تشتێک هات ئاواکردن ئێدی مرۆڤ دەکاری چۆوە شڕۆڤە بکە نەها وسا تێخویاکردن و ڕۆژئاوا لە بن زەختێن ئەمریکادا ڕاستی ئەمریکانینە پرانی فەڕەنسیا یەک ئەمریکا تەنێ ئەوێوی کریە یعنی ئاساییشە مەزلوم عەبدی پاراست حتاکو چوو ڤەگەریا لێ فەڕەنسی نەها لە سووریا دەدەورێدانا چۆوە عراق لە ساڵە 1991 ئەمریکا هەیەویژێ نەبوو هەر تشت فەڕەنسیان چێ کرد ئەزنها ڤیدیۆ بینم پێشیاوە بینم بیراوە دەوێ ئەم حافیزەیە خۆ مەمۆڕایزە خۆ نو بکەن نەهاژی فەڕەنسا لە سووریا هەری زێدە ئێک و دەورە دکا ئێک و کار دکا فەڕەنسینە لێ وەک من گوت وەک بەرێ کەس لەسەر وێ ماسێ وێ مێزێ ڕوونانێ و بارزانی و ئاپۆچی ئانجی خەتێ بارزانێن و خەتێ ئاپۆچیان لەسەر ڕوونیشتنە کەس ناوبژیوانیان ناکە زەخت لە هەردوو ئالیان تێنکردن هەردوو ئالی مەجبوری وێ هەفدی تنێبوون
یادنێژی هەردوو ئالی میلەتی خۆ وسا علماندنە گاڤک و فۆتۆراف و گاڤک و کریزێک چێ دەبە گاڤک و تەنگاو دەبن فۆتۆرافێکی وسا بە هەڤڕا دکشینن ئێدی میلەت هەمی ڕادکەن سەر هەڵدان و دانسێ برێک دانس دەست پێ دکا ئیدی سترارا دەبێژن و هەگەر کو پێویست بکاتن عوسمان بایدەمیر و منیرە قازی کەچکە قازی محەممەد و عمرێوی هەفتێ ساڵە ئیدی تێکستێکی ژێرا دەنویسین ژ بێک و ناوێ مەزلوم عەبدیش دەزانە تێکستێکی ژێرا دەنویس و ئەو تێکست ژێرا دەنخوێندن یعنی لێ بنەرن بەریا چەند ساڵان ژی گاڤک و لە کوردستانێدا دیسە کریز و قەیران هەبوو کە گەندەڵی هەبوو و ڕۆژنامەڤان لەسەر جادێ بوون مامۆستا لەسەر جادێ بوون چالاکڤانên مەدەنی لەسەر جادێ بوون ئێک و هەری زێدە نەدەخواست وانە ببینن کوردێ باکوور و کوردێ سووریا و کوردێ ئیران نێبوون مخابن ئەز نەها گازم جێ خۆ ژوان دەکەم حتا ژمەڕا دەگوتن ماهون مەیمونن ئەمریکا دەولەت دایەوە دەولەتێوە هەیە کوردستانێوە هەیە هون چمانە دژی کوردستانی ڕادبن لێ مەدیگۆ کەکو کوردستان هەیە ڕەوشە مەژڕەوشە سەبان گەلێکی خراترە دیسە ڕۆژنامەوان تێن کوشتن سرێ مەژێ دەکەن مەدەترسینن پەرە نادەنمە موچە نادەنمە هەر کەسێکی حیزبی نەبی وەک هاوڵاتی لێ تەماشە ناکەن هەزار جار کالیتێتە هەبێ دیپلۆمێتە هەبێت تو زانابی تە بە قڕوشێکی ناکرن لێگاڤە کو تو حیزبیبی تو سەرسەری تو لۆمپەنی تو جاهیلی فەرق ناکە ئیدی تە بلندکەنە ئاسمانن ڕەوشێکی وسە لە دنیایدا مە نەدیتە دەدەمە سەدامژیدا مە نەدیتە وێ دەمێ ڕەوشێکی وسە ڕابوون چکردن علی قازی کوڕێ مەزنیا قازی محەممەد برن خودێ ڕەحمێ خۆ لێ بکە ئەو 1-2 ساڵ بەریانەها وەفات کرد علی قازیژی چوو ئاڵەیە کوردستانی بر تەسلیمی نێچیروان بارزانانی کرد گۆ ئەو باێ من بە ئامانەت دایە بارزانانی داکو بارزانانی کوردستانی و ئاڵەیە و تشتێن و وسە بپارێزێ و نەها کە چکا قازی محەممەدجی دەبێژە باێ من خەون بە خۆسەریە دیموکراتیک دیدی با لە دەما باێت تەدا باپیرێ منژی داپیرێ منژی کەسی نەدەزانی خۆسەریە دیموکراتیک چیە کەنگی وێ دەمێکی دەزانی خۆسەریە دیموکراتیک چیە خۆسەریە دیموکراتیک هون دەزانن معنیاوی چییە گەلو هون دەزانن پارادیگمەیە خۆسەریە دیموکراتیک چییە یعنی وێ دەبێتە عەشایر بوون یعنی کۆمارە کوردستانێدا چەند عەشیرەتان پێک هاتبوو هەنێک ڕەوشنبیر و شاعیرژی دەناودا بوون لێ باژارێک بوو چەند عەشیرەت وی دپاراستن و هەر هەم عەشیرەتژی گاڤک و لێ ڕابوون ئیدی پارچە پارچە بوو ئیدی چوو یعنی وەقاسی ئینسان بە بەرداغێکی ئاڤێ نەکەوە ناو مەلەڤانی ئاڤژەنیە ئەو چما پارتی وسا دەکەن ji بۆی ku gavek ku de gutara wan de krîz hebe de gutara wan de fikir nebe de gutara wan de modelekî siyaseta nû nebe ew çi didin millet ew çi dixwazin yani min got li Iraqê niha berastî jî Kurdên Iraqê nizanin yani pedekev yeketî çi dixwazin çi dixwazin yani hûn çi ji Iraqê dixwazin çi ji milletê xwe Kurdan dixwazin heta kengî ew millet birçî bî bênan be heta kengî hûn jî bi hezaran dolaran xerc bikin ji bo ku wêneyekî bi Elon Musk ra bigirin niha civîna Davos heye civîna aborî ya Davos gelek zengînê dunyayê tên û hinek serokên welatên sermayedar jî de yani ew civîn her welatek nûnerekî xwe dişînî lê Kurdên başûr mîna qereçiyan diçin qat û qerawatan li xwe dikin êdî cêl li serê xwe dixin û diçin wê derê bi hezaran dolar xerc dikin çiya fotoğrafekî bi Donald Trump ra bikişîne an jî du deqiyan mesela 4 sal bû beriya niha belê برێز نێچیروان بارزانانی هەفدیتنێکی 3 دقەیی بە دۆناڵد ترامپ ڕاکرد مەزانی بوو و دەوێ هەفدیتنێدا چەند 100,000 دلار هەتیە خەرجکردن و دەوێ هەفدیتن تەنێ 3 دقە کشاندن و دۆناڵد ترامپ ژی شاش کرد بوو دۆناڵد ترامپ وە سەزانی بوو ئەو مەزلوم عەبدیە پێراڕوو دەبێ هەرتم بەحسە شەڕی داعش و سووریای دیکرد قەت بە گوتنەک ژی بەحسە عێراقی نەکرد یعنی دەوردا بەڕاستی پرزێکن پڕ مەزن هەگاڤە و پرزێکن وسا هەبن و لە ڕۆژ ئاواژ داژی پرزگەکەنە ji بۆی ku millet nizane kongreya netewî yek rêziya netewî yekêtiya netewî baş yekêtiya netewî em hemî dixwazin lê yekêtiya netewî çi dibe çi nabe çawa çi dibe
شو تشدب ام لسر في داخفن يعني ام بسرعه بين سروي لي قاذا كو كريدكي وسابه دشن ويني كي دكشين لوي ويني دا تشتكنينا يعني نا اجا يمني صدي صد للروج افا انا وددستي من دانا دناف كمبيوتري من دانا نيك تشاف كانينا تشار تشاف كانينا هر تشار تشاف كانيجي نزيكي سنترالا بريارا يعني مركزة بريارا يا روج افا وحرشا جمرة قوتنا اما لهف نكر دبيجن تشتك هيك ولهف كنخيا يعني هفديتنا دمي بيش دبي ان شاء الله تشتكي دن جمرة نبيجن كيكي واغاي دونتا اغاي يتنينا كي دبيجه بلا بدن محكمه نونري وان لفرهنا نونري بدكيجي هي نونري بيديجي انا لفر هون دكارن بلجيكا ولاتك فرخوش جبي محكمه تو حركه دكاري لسر حر مسري كي بده محكمه از باش بيش حاكم زي وبلغانا حنيات نيشان بدم بريا سيما هانجي برياكو باخشلي باخفه برياكو او عمبرين زمان باخفه من جوارا قول هفديتن شدب هفديتن هنا من جوارا قول وحزارية كفر وخبر جمرادا من قول ومن ويدا أبشاف كاني جتشي قرتبو از روزنامه فانم هناك هفالي مني هفالي منها تكلمني شخصي بوان راهي وأشعر كان جوان دستيم أو كاركي بر رواية وبردوام دبم نها مسألة أو بوي رنگي ايدي غافاكو ام دبينن انا كسل الشامي بدستي فالا فديغري ايدي مسعود بارزاني ومظلوم عبديجي بدستي فالا فديغرين لي وينيك نشاندان ايدي حمي كردستان رزقاربو سرخوبو دو قائد بحفرة رونيشتنا ليه وقت من قول او دواري هستيدا دواري عاطفية تشتكي خوشة دكاري انساني آسایی او بکە لێ حتا نەها دەوردا اتفاقك نینە ئیدی وەک من گوت گرنگیا ڕێککەتنە ئەنە کەسێ و پێدێ ئەوەکو اتفاقێکی کوردی هەبێ و مرۆڤ بکارە بێ یعنی ئەمریکی بکارە بن فەڕەنسی بکارە بن ji Türkiye ڕابێژن کاکۆ ئاف نوێنەرێ هەردوو ئالیان نوێنەری کوردان ئەو نوێنەری کوردان هەردوو ئالی تێدانە ئەنە کەسە متفقی وێ نێزیکی وێ ئەو ژی تێدانە لۆماژی چیتر نەبێژە کورد هەنا ئەون وێکە دخوازن تەنێ گرنگیاوی ji بووی وێ هەیە وەکیدن تشتێکیدن نینە و قەسەدە يعني بلغوري آگاهيين كو من قرتنا هزن سوريا ديمقراطيك وانجي خوسريا ديمقراطيك لا تشاب من يدا دبيجن ام دخوازن اتفاق ام جبو اتفاق سياسي فكرين تاني ام ارتشي روج ناخوازن راستا ارتشي روج لبيش مسعود بارزاني جي قوتنا بريجي مظلوم عبدي بردوام جوارا قوتيا او نتني دستي من دايا دنياجي خرابه اجي بخوازم ارتشا روج بناقر روج آفا جبوی کو تجربه باشور لبردستی مدای او ارتش روج لجمعیتو احمد داود اوغلوفا هاتي پرورده کرد يعني ام اگر برنادن دستي خوا اللي لغورمنت تشتكو من فهم کرد هفديتين كو ايروجي من با او تشارشاف كان نرى اخر من لوردا باش فهم کرد كو مثلا نتني او دراستي دا اليتا انا كسي گروپێکی وانی زۆر هەیە بە تایبەتیژی ئەوێن لە دەرڤەنە پڕ بە پرسگرێکن یعنی هەر جار کو تشتێک چێ دەبێ خۆسیە پرسێک بە مەسعود بارزاني کردبان پرس بە مەسعود بارزانیژی ناکەن پرس دەچن دەستپێکێ بە هاکان فیدان و بە میترا دەکەن پشترا دەچن هەفدیتنێ پشترا جوابێ هەفدیتنێ دەدەن ئێ بێگومان پێدا خۆسەریا دیموکراتیک ماڵباتە شەهیدان وانە ناخوازن vەگەڕێنن روجافا يعني 14 سال وقاص شهيد وقاص بريندار وقاص قرباني نا مالي تشوتيا نا خوين لدفنيت هاديا نا تخويدان دايا نتو روجكي برشيبي لسر حسابي او قال لي برشي لسر حسابي خويني وقاص شهيدان تو تشوتني لهوتيلين انطاليا لهوتيلين حول ردا لوبي دكي ولوبي تجي حميد دجي خسريا ديمقراطيكو روج افايا بيكما او يعني هاجركو بيدجي تشكي وصا بخوازه براستي هنا كان وداركي دست كنيو ايدي لسري بيدي بدن يعني وصا حسانينا لو ما تشتكي وصا ممكن نشبه
يعني نتني روج او جروبين جورجي ايا انا كسي نابا لفردا يك شارستري هوا لنابا انا كسي دا هنا جروب هنا بارزاني چينا لسرختي بارزانينا لي گشتنا باوريكي كو او طبعا هجا خط لسر وشان لسر فيسبوك رابو لكرم اخو ورن سر يوتيوب ورن سر كنالا هيوا خوشنو نافي من شو نويسانديا وصابن ويسن لسر يوتيوب ورن سر لكرم اخو فيسبوك دي قبات بب چند ثانيه مانا لكرم اخو ايدي بيو رنگيا وقت من قوت نها افيك قبول ناكن ايدي يعني خالكين كهضن هجا يقدق مسا عدب كان لكرم اخو ازوي برزيك تشار سر كم زانو تاني يوتيوب يوتيوب مايا بالي يوتيوب مايا بالي نها نلسر يوتيوب وشان بردوام دكا بالي نها وقت من قلت تشتكي وصل شنا بلي لتشار سريتشيا لجور باور يعمل هنك عندما أنا كسي هنا لنافا روج آفا دارا هناك لهوليرنا هناك دبا كل تركيا ولا أوروبا يجيبن هناك وانا فام كريكو تركيا جوارا تشتكيناكا يعني استاتيوك جي شناكا جي جوارا شناكا جخوا حكومة الشام جيك نداوان تركيا جيكي جوارا شناكا مسعود بارزاني جي براستي دترسي يعني عراق دائما بيش دا قبولناكا جاوكو أمريكي ج عراقي رابج إيرانيان دنا خدا درخا و عراقشي ج بارزاني رابج أو سوري چنا تولنا وخدا درناخي 10,000 سوري بناوي ارتش روج چكو دوشكو RPG دستيوان دايا و بپري عراقي دجين و أفهموجي فكري وانجي يعني من قال لك جارنا بأندامن روج آخفتيا دواري مذهبي دا دواري نتوي دا جاهلي وكمان قتني مثلا دجمناتية عرب عندك باشا دجمناتية عرب عندك ترك چنا تركان تپرورده نكري تركان تريك نخستي يعني أفيا بشترا أم چما دجمناتية عرب عندك أم چما دجمناتية تركان بكن يعني ملة تشتكي دولة تشتكي دنيا والحاصل يعني بر باش كتينا مسعود بارزاني حسابي فيديكا وهناك أنا كسيجي في كدبين لو ماجي أو أنا كسي براستيجي نها ديتنا يعني سوريا نمايا تركيا بدي بيجوهرتن روسراتنا فين تيجوهرتن دروسراتنا فين جي تركيا أوي إيراني تشدبه تشنابه براستيجي نخبيه احتمالها أو جي پاش ودانکی مزن بکن خود دواری عبوری دا روشن پر خرافه او جنه هاوشون و چقاسی دکارن او قاس چتا و پیش مرگیان خودی بکن مروف نزانه لو ماجي او حسابي ويدي كان احتماله او يعني او نها او ناف خوي او انكو هنكي بعقل ميجيوان كاردكا او دخوازن شارع سريكي ب هزن سوريا ديمقراطيك خو سوريا ديمقراطيك را ببين لغوري من جي شارع سريكي وسا باشا يعني چما لسوريا تنه خط ابوچيتي هبه چما خط جلاليزم بلا هبه بلا مسعوديزم و بارزانيزم هبه حتى بلا هر هبه بلا هر فكر و ايديولوژي هبه بارزانيزم فكره از به فكره راقت قتنين من شنجران راح نقري له فكره ابوچيتي فكره غاغاكو تولوربه درينغ اوكو جبوي منفعتا أليتا هاوليري أنجي أليتا قنديل تروج عضات تبليها بدونك هجرنا فكري خو بباريز وقت فكر أبوچيتي فكرة تذكري لفرنسا جي أبوچيتي تذكري لبرازيليا جي أبوچيتي نوصل مثلا هنكي بويرنجا دفيت شارچوي دا هجر كو مروفلي بنري احتمال دمي بيج دا كاك مسعود جي هنكي نرم ببا جبوي كو تشتكي وسع ممكنني نتشابه بكو كايدي ورن دريا خو بكن پشتي 14 سالان بلا ام انا كسيا كو كو تكليوي بتركيا راهي ارتش روج كو جالي تركيا بهاسيا پروردكرن ام وانا فقرين رجعه تشتكي وسا نابا عن جسنوركي بدلون تشتكي وسا قد نابا هذا النهجة وقت من قوت هردو آلي
پێویستیەوان بە هەفتوڕایە ئەو حەماس و ئەو دانس و ئەو کەیف خۆشی تەمام بکەن لێ معنەیەکیوی نینە یعنی لە دیرۆکێ بنەڕن لە لۆڵان بنەڕن لۆڵان ساڵە 1982 ئەس وێ چیرۆکێ ژۆرا ببێژم یعنی هون کە هون حەمید زان بە کورتاسی ساڵە 1950 لە عراقیدا شۆڕش چێبوو شۆڕش عەبدولکەریم قاسم چێبوو عەبدولکەریم قاسم ارتێشە عراقی بوو و ئەرکێ خۆ لە کوردستانە عراقی پێکانی بوو لە هەرێما بارزان و وانژی پێکانی بوو گاڤک و هات سەردەسەڵاتداریە پادیشایی ڕوخان کۆماری ئاوا کرد یەک گوتن کرد گوت ئەمن نانێ کوردان گەلێکی خوازێ خواریە ئەس دەیندارێ وانم و وێ دەمێ ئیبراهیم ئەحمەد ئەو کا باپیرێ بافل طالبانی قوبات طالبانی پارتیە دیموکراتی کوردستانی عراقی چێکرد وێ دەمێ مەلا مستەفا لەناو بەرفێ بوو لە سۆڤێتە لە باکوورێ سۆڤێتێ بوو لە سیبیریا بوو ئاوارە بوو یعنی پەنابەر بوو وێ دەمێ ئیدی ئەو ئیبراهیم ئەحمەد بان کرد ئیبراهیم ئەحمەدی پێ ڕاخفت بوو گوتی بوو پارتیەکی بەهێش بوو سەر سەران و سەر چاوان لە بەغدای ئیدی جێکی پڕ مەزندانەوانە ئیمکان جوانڕاوەکردن پێشتراژی ئیبراهیم ئەحمەد قاسم ڕادەبێژە کەسێکی بەنای مەلا مستەفا کەسێکی وڵات پارێزە کەسێکی ناسکەی ناو کوردان پەنابەرە ئەم جنابێت دەخواست ئاریکاریامان بکەی وی ڤەگەڕین قاسم مەلا مستەفا ڤەگەڕان و ڕەوشەنبیرێن مە دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان دانا مەلا مستەفا چۆوە ئەمنەها کوردێدمە کوردێ هەری ڕەوشەنبیرژی ڕۆژنامەڤانژی گاڤە کودبینی کەسێک بە مەسعود بارزانانی ڕافۆتۆڕافێکی دکشینی دڕەقسێ وێ دەمێژی ئیدی مەلا مستەفا ڤەگەڕیە ئەم پارتی دیموکراتی کوردستان تەسلیمی بکەن لێ مەلا مستەفا و پۆلیت بیرۆ مەکتەب سیاسی ئیبراهیم ئەحمەدی دەناودا پشتی چەند ساڵان ژوان بوو کرن شەڕ ژوێک مەلا مستەفا طبیعەتێوی وسایە طبیعەتە فیودالیە وسایە ئەو کەش و هەوای لێ هاتیە وسایە پارتی و مارتی نەدیتنە کەسێکە ئیدی وەک سەرۆک عەشیرە ژیایە حەقیویەش ینی تاانیا ناو پارتیە ئەو مەنتاڵیتی عەشیرەتی بەخۆڕەهانیە نەکارە بە مەکتەب سیاسی ڕاڕۆنێ سۆز بدێوان و پشتراژی نێری نێوان بژمێرە نێری نێوان بدێ دەنگدانێت شتێکی وسا نەبوو بەدەمێ ئیدی ژەهەفتوو جودا بوون پشتی وێش خۆ شەڕکردن لە هەمبەری عەبدولکەریم قاسم و پشتراژی ئیدی مەکتەب سیاسی ینی پۆلیت بیرۆ جودا بوو ئیرانیان بە قاسی کاری بوون وانە ئارین بەرهەم ئیرانی و ئیسرائیلیش بوویک و ئیران و ئیسرائیل پشتگیریە حرەکەتە کوردی دەکردن لە هەمبەری حکوومەتە قاسم حکوومەتێکی چەپ بوو و پشتگیری دەکردن دەداویە داژی حکوومەتە قاسم ڕووخاندن بە ئاریکاریە کوردان بەعسیەن ناسیۆنالیست یەن میلیەتی یەن نەتەوەپەرست هاتن سەردەسەڵاتداریەک و ئەو سەدام یەک جوانە بوو ینی سەدام مە کوردان ئاینە سەردەسەڵاتداری گەرەک ئەم vê dîrokê vêya fêm bikin ez ê werim ser kongreya netewî yanî binere ew yekêtiya ku İbrahim Ehmed dixwast çi pê û niha jî hûn dibînin niha jî di navbera kurê mela Mustafa û neviyên mela Mustafa û neviyên İbrahim Ehmed aynî tişt heye qet ev mesele çareser nebiye devir de yekêtiye hezer car jî çê bikey pirzgirêkekê ye mentalîteyekê eger tu wê çareser nekey nat yek ويا فهم بكن هيجي معي او تشيلو ايدي بشترا يكيتين اجتماعي كردستان شيبو يعني قافاكو حركتها كردي هفتي وبينجي هات تصفيه كرن شخوا يعني كاري خو بيكرن عبد الكريم قاسم بيخستن بعسيان جي وك جولانيه نها سوز دا اسرائيلي كوام شرع اسرائيلي ناكن ايدي اسرائيلي ودم دبج كردان برده دا گاوا کو دەفژ کوردان بەردایدن مەلا مستەفا ژە قانسێر گرت چوو ئەمریکای لە ورژی وەفات کرد نەوسا پشترا یەکێتی نیشتیمانی کوردستان چێ دەبە یەکێتی نیشتیمانی کوردستان گاوا کو چێ بوو vêjarê pedeke بە دەستی هەنێک ئالیان ئانجی بە ئاریکاریە هەنێک ئالیان vegeriya کوردستانê û لە حەکاریدا بە احتیمالا مەزن بە ئاریکاریە دەوڵەتە تورکیایê عەشیرەتێن بۆتانی حەمی ڕێخستن بە پەدێکێرە ئێڕشی سەر یەکێتیەکردن 500 جامێر ژوان کوشتن و هەمووژی کۆمیتان و سەر فەرماندارێن دەما مەلا مستەفا بوون یعنی دکتۆر خالید و عەلی عەسکەری ئەوانە نەوسا هەموو 500 کەس تێدا شەهیدکردن ئێدی هەگەر کو سووریا نەبیە یەکێتی
نەدیکاری بوو زندی ببێ لێ سووریا وێ دەمە جەنرال تاڵەبانی لە سووریا بوو سووریا پڕ ئاریکاری وان کرد بەڕاستیش دەوارێ مادی دەوارێ چەک هێدی یەکێتی ڤەگەریا کوردستانê لە ساڵە دەوێ دەمێدا گاوا کو تشتێکی وسا چێبوو یعنی ئەو 1970 ئەو بوو یەرچێ دەبێ قتل عامە حەکاری ژەرا دەبێژن لەوێ دەمێدا چ بوو لەوێ دەمێدا ئیدی پەدەکە یعنی عالیە خەڵکێک کورد یعنی بەڕاستی ژ پەدەکەی پڕ عاجز ببوون ئیدی چکردن پەدەکە بەڕاستی لە لۆلانێ و لەخوا کورکێ و وانەدا ئاسێ ببوو یعنی ئاسێ ببوو ئیمکانێوی هەبوون ژنوبە تەکلی بە ئیمام خومینی ڕا چێکرد بوون لێ ئیمکانی نوی سۆسیال پڕ خراببوون یعنی لەیەکی دیگەریا و ئیتفاق پێرا بکە کی دیت خۆرا پەکەکە دیت پەکەکە ساڵ 1982 پڕ لاوە یعنی ژنوبە چێ ببوو ژخۆ هەمی کادرێ نوی ژغێنی ئۆجەلان و دران کاڵکان وانە هەمی کادرێنوی کادرن سەرەکە بەڕاستیژی یەپەکەکە دەوێت دەمێدا هاتن تەسفیەکردن گاواکو هاتن گرتن کەمال پیر و مەزلوم وانە خەیلی درومش و کادرێن کو دیکاری بن تیۆری چێ بکەن کادرێن کو دیکاری بن فکر بکەن یعنی پەزگێکا پەکەکە ژوێ دەمێ حتا نەهاژی دواري فكري دا بكي براستيجي نكري بر سري خورا بكا يعني فكرك هي جالي او جلابا لي او فكر ترجمه سوسيولوجيا قد نهات يكرن او فكر للشامي مايا ولتشيا دا سوسيولوجيا كي جدا تري وي فكري هبويا او برزيك بيا كام مجاري دور نكون ويدمي بكاكو بدك بهورا اتفاق دكن للولاني جارة يكمن أو اتفاق شده بناف لديكن يكتيانا تاوي يكريزي دي بعدك جنيشاني حمي دنيا دبجة كالي بنرن بزغريك ما بكردان رانينا بزغريك ما بيكتيا راهي بمجلان راهي بفلانو بيوان راهي وبر ريكلامي خوديكا دبجة كالي برن بارتيا كالكري كردستان بجمنا ام ناني خوشي ددنوانا براستي ناني خوشي ددنوان في شكل جدنوان لي جوان را دبجة هناك شري تركان كان جافاكو دبين اوجلان اصرار دكان شري تركيا بيكرن وجبوناويجي دوران كان فدكشينن حتى جزادكن فدكشينن جبو يقولنا كي ديكوا لغوري بيكينج ديكوا بن باندورا بارزاني ادريس بارزاني كو وي شري نكن ايدي ودمي بدكا حمي بككيان دقوتيني لولاني كونغرياناتي فالت توليدناري يعني احتياجهم بهفرة هي احتياجهم بهفرة جافا كنما أو كونغريا نتوي دتش لي أو رقص ودانس جوي كردان دمينا يا بنفسي ومصطفى جرا عيني تشت شبابو نها از فيلمكي از بريا فيلم نشاني وبدا از دخوازم جاركي دني بحمرلا كونغريانتي بحث يكتيانتي بحث كم هم جرولا فرنسا يفهم بكم مش بيكون اگر كورونا فرنسا ام شروفنا كان هو نكرنها فهم بكم فرنسا تشديكا صالح 1991 سر هالدانشي لكردستان العراقي و پشتی کو سر هالدان کردستان عراقي چه سر هالدان لباشوري عراقي چه بو شيعة ابو سر هالدان الشيعين حتى نزي بغداد ايدي هزن هاف بيمان بتابدجي امريكا برترسيان قالوا ك دنگي خو كنترول قالوا ك يعني برترسيان اگر كو شيعة بين سد صلاداريه يعني ايران هات سد صلاداريه لو ما جلوبا كسك جو صدام را فكر ايدي صدام حمي سر هالدان فامراندن مليون و2 مليون كرد اواري سر سنور ايراني بون از بخوجي يق دنافو واندابو يعني قالك جانا روجي ما بينشو زاروك فد الشرطه دمرن لبرسان اختيار دمرين زاروك دمرين 11000 زاروك ودمرن وما دناوا برفدا فد الشرطه يعني بهار بو هيجي نوروز نبو يعني ببو نوروز ببو تبشتي نوروزي ولا حج عمره بشتي نوروزي تجا برفه يعني صار معي برد دجواره وام لوربون ودمي ايدي ودمي دانيال متران هات دانيال متران كيا خانما سرو كوماري فرانسوا متران يا ودمي دانيال متران هات بكيرا رونيش ببارزاني ونوشيروان رونيش نوشيروان راستي نوشيروان مهندسه سر هالداني
سەردانا باشوور ڕاستی مهندسێوی نە جەلال تاڵەبانیە نە مەسعود بارزانیە نەوشیوان بوو دەوارێ پراکتیکی لێ نەوشیروانژی ئیدی خۆرا مەسعود بارزانی کرد برایە مەزن کووە کورد سەرۆکێ خۆ نەوشیوانژی ئالیگرێ وێ بوو لە وردا ئێدێ دانیال میتران دیتن بە دانیال میتران ڕاهەردیتن چێکردن و دانیال میتران ڤەگەریا جڤینە ئەنجومەنی ئاسایش یعنی مەجلیسە ئاسایشە ناودەوڵەتی هاتە دارخستن ئێدێ هەرێمەکی تامپۆن ji بۆی کوردان ئاواکردن و باڵەفڵێن عراقی نەچنە سەر و دەورداژی دیسا دانیال میتران شیرەتا کوردان کرد زوو یەکەتیا خۆچێکن پەرلەمانی ئاوا بکەن قانون چێ ببە حکوومەت چێ ببە حکوومەت و پەرلەمان ئاوا بوو پشت 2 ساڵ نەکشان چه هات سەرێ وا هەمی ئەو دیتن کە ئەس vەیەکێ وەک بەلگە نیشانی وە بدەم هەنێکی کەنداڵ نەزان باش بەحس کردە ساڵی 1991 بوو کاتی کۆچبەری گەورەی کوردان کارە ساتێکی یەکجار مەزن بوو 1.5 میلیۆن کورد بەر بە ئیران و تورکیا کۆچبەری دکردم یعنی دنیا هەموو بوو ئەوەکی هەموو مەدیادا داهات ناسکردم ئەو ڕێگاهی فڕۆکەیەکی تیاری فرانسا هات ئیران ئەولی چوو کامپا پێنابەری کوردن کورد ئیران و مەهاباد و ریجێدەمون ئەوان دیت هیجا پاشی ئەو ڕێگا هات مەرزی یعنی حدودی ئیران و عێراق دەرباز کرد چوو بارەگاهی پێشمەرگە لەبەر برێز کاک مەسعود و ئالیکاری وێ دەمێ ئەو بوو کاک نۆشیروان بوو نۆشیروان مستەفا بەڵێ یعنی وێ دەمێژی یەکەتیان نەتەوی بەوی ڕەنگی چێبوو کاک نەوشیروان جێخۆداوی لێ 2015 چ بوو لە کوردستان عراقدا 2015 نەوشیروان مستەفا دەگوت کاک مەسعود تو هەر سەرۆک بە وەک بەرێ لێ کام لە پەرلەمانێدا تو سند بخۆ ji بۆی ku حکوومەت ئەمە سیستەمامە سیستەمێکی پەرلەمانتاریە دەوێ باشترە سەرۆکی هەرێمێ لە پەرلەمانێدا سند بخوە ku پابندی ئەوێ بێ ji بۆی ku مەسعود بارزانی ئانجی هەنێک ئالیان لە بن سەرێ مەسعود بارزانی خوێن کاک مەسعود وەیەکە قبول نەکە ئەگەر تو وەیەکە قبول بکەیت تو شاشێتێکی بکەی پەرلەمان تو دەکاری حساب شتە بخوازە وەیەکێ نەکە بلا سیستەم سەرۆکایەتی بێ ئێدی لە وردا چوون ئەندامێن پەدەکێ یوسف دکتۆر یوسف محەممەد سەرۆکێ پەرلەمانێک و لەسەر لیستەیە گۆڕان بوو قەوتاند پشتێک و قەوتاندن ئیدی نەیەلا ڤەگەڕی هەولێرێ پشتی وێژی ئیدی نەوشیروان مستەفا خواست بە یەکێتیێرە وێجارە ئیتفاق چێکرد دەناوە حکوومەتێدا بوو لە حکوومەتێدا یعنی ڤەکشیان و خۆ وەزیرێوانژی دەرخستن دەرفە نەوشیروان مستەفا بە یەکێتیێرە ئیتفاق پشت بێک و وێ پرزیەکە چارەسەر بکە ئیدی وێجارێ بەڵاونامەیەک دەرخستن گوتن نەوشیروان مستەفا تیرۆریستە خواستیە کۆنسۆلۆسە وڵاتی بیانی لە هەولێرێ بتەقی هەڵڵا نەوشیروان مستەفا کانسێر گرتی ئێدی مەجبورمە ژ ترسان کوردستان هێلا چوو بەریتانیایە لە بەریتانیا ئیدی ساڵێکی زێترمە لە وردا دکتۆر ژێراگۆ چەند ڕۆژی دنێ تێ بمری بەگەریا سلێمانیە 2 ڕۆژ دەرباز دەبوون لە سلێمانیە مر یعنی کەسێکی وەقاسی کار و خەبات بە بارزانی ڕاکریە کەسێکی وەقاسی کەد و ئەمەکدایە کەسێکی کو سەرۆکاتیە ڕاپەڕین و سەر هەڵدانی کوردستانی کریە یەکێتیان نەتەوی چه ئانی سەریوی هەواڵێن هێژە دەناوە میلەتدا باخفن یعنی ئەv بە ڕەقس و دانسێ ئۆسمان بایدەمیر چێ نابن ئەv یەک چێ نابە ئەو مەسەلەیەکی زانستیە مەسەلەیەکی سۆسیۆلۆژیە مەسەلەیەکی چینایەتیە بەوی ڕەنگی ئەم وێ پزێکە چارەسەر بکەن ئەز وەک یعنی بەڕاستیژی بە گۆڕی هەمی شەیدان کەسێک بە قاسی من باوەڕیاوی بە وێنینە و ئیتیفاقێک بە ئەنە کەسێرە ئانجی هەنێک کەسی ناو ئەنە کەسە ئیتیفاقیوان بە پێدێرە لە سوود و قازانجا گەلی کووردە ئەس سەدی سەد بەوی ڕام لێ ئەv یەکێتیان نەتەویش دەوێ خۆ دەرخن یەکێتیان نەتەوی تاریخێکی ڕەش هەیە بنگەهێکی علمینە لە تۆ وڵاتێکیدا یەکێتیان نەتەوی نەبووە یەکێتیان نەتەوی دەنابە دەوڵەتانجی شەنابێ ئەتنیکەکژی میلەتێکژی لەسەر بنگەها ئەتنیکی نابێت نەتەوەژی لەسەر بنگەها بەرژەوەندیان ئاوا دەبێت هەست و سۆزێمە ژ بۆی ڕۆژ ئاوا
جبوي حلبجة جبوي شيخ سعيد جبوي جزيرة جبوي مهاباتي حمو يكن جبوي نوروزي حمو يكن لي برجوندين مجودانا ام ويكي قبول بكن ام ويكي قبول بكن آلية كولتوري هستي جودانا برجوندين سياسي جودانا نتوجي لسر بنيها برجوندي كذا وشياريكي وصا دناغا ملت دانينا بتايبتيجي هذال كرمانج آخف قرق في شياريه بكن بتايبتيجي فيك دبيجم هجرنا كسك جما لدجي يكريزيانا تيوتشتين وسانينا يكريز يعني مسألة براغماتيكيا دماكو بيوستيوان بهافرا بفوتوغرافكي وسا بهافرا دكشينن و دماكو بيوست نبه ترولي هردو آليان دزمناتي هفدو دكن كفران جهافرا دكن خبران جهافرا دكن و گاوا کو پێویستیەوان ژی بە هەڤڕابوو ئانژی هەردوو ئالی ئانجی ئالیەک کەتە ناو کریز و قەیرانان پێویستیەوان بە هەڤڕابوو بێژارێ عینی تڕۆڵ دەبێژە ژمڕا دەبێژە ئەگەر توژی وەک عوسمان بایدەمیر دانس نەکەی ji بۆ یەکێتیا نەتەوی دەناوبەرە مەسعود بارزانی مەزلوم عەبدی تو خاینی و ئێک و وی یەکێ ژمڕا دەبێژە ئەو 20 ساڵە دوژمناتیە پارتیان دکە پارتی نەمای دوژمناتیەوی نەکە و بەرێ ئەو کەس ناز دکە بەرێ ئەو کەس دزی لە پەکەکێکگریە بە پەرەیە پەکەکێ هاتی ئەوڕۆپایە و نەها لە سازیە پەکەکەیە و ji بۆی و ئەو خاڵێوی لاواز هەیە تشتێکی وسە ژمەڕا دەبێژە ئەو یەک کەسە دەناوا پەکەکێ دەناوا پەدەکێ بە حەزاران یەک و ژ پەکەکێ فەقەتیانە و پڕ لاوازن هەنەکەنە دەناوا پەکەکێ فەقەتیانە ئینسانێ بەهێز دەناوا پەدەکێدا حرمەتێ مژڕا هەیە لە ئینسانێکی بەهێزە یاخچیتیە و ماستەڵچیتیە ناکە کار دکا لەوە خۆ ئیسپات کردە باوەڕیەوی بەخۆیە لێ یەک و باوەڕی ئەوان بەخۆنینە لەسەر بنگەها دژمناتیەکردنا پەکێ دژین گاڤاک و مەزلوم عەبدی و مەسعود بارزانی بە هەورا فۆتۆغرافێک شاندن دەبێژن گەرەک هەر کەس ڕابە دانس بکە ئێ وەڵڵاهی من ژوەیەکە ڕەت دانس نەکرد چەمان دانس بکەم ئۆ گاڤاک و مەجبور ژیبێ عوسمان بایدەمیر و منیرە قازی بینی کە لەکێخوا گوناحەیە یەک ڕێزینە کۆنگریا نەتەوینە اتفاق ژی لەسەر بنگەها بەرژەوەندە اتفاقی سیاسی مۆدێرن لە دەماک و دکەون تەنگاویان نێزی هەفتوو نەبن گاڤاک و هون لە تەنگاویان دانینە نێزی هەفتوو ببن بە هەڤرا اتفاق بکەن ئەو گرنگە یادنێژی دەناڤە اتفاقدا دەناڤە یەکڕێزیەدا با بلا یەکڕێزی بێ بە گۆتنێوە دەوردا ئاغا و کۆیلە نینە یەک برایە مەزنە ئێدی برایە بچووکە شتێکی وسانینە دەوردا دوو تشتەنە ئەوێن و ئەدەبیاتی سیاسی و زانستی سیاسی خوێندنە vêkê dizanın li nava her yekêtiyekî de li nava her îtîfaqekî de du tişt hene ku jê re dibêje konsensus dîsensus yanî rikeberêtî û lihevkirin di nava hevdû de ne em hem rikeberê hevdû ne em hem hevalê hevdû ne bi hevra kar dikin li ciyekî de û ev rikeberî li ser bingeha wêyekê nîne ku kî nizanim tenê li ser bin tiştên besît filane kes caş e filane kes caş nîne gotnên bêmana li ser bingeha fikriyî çê dibe li ser bingeha fikrî em divê di her demekî de hevdû rexne bikin lê ne şerê mehelleyan ya partîzanî bêeqil ew caş e ew xayîne ew caş e ne ew xayîne ew dibêje tu bi Tirkiya re caşê Tirkiye dibe na tu jî caşê Îranî yani tiştekî wisa bi wê rengî nabe li ser bingeha fikrî de navbera va partiyana de ez yek rexne nebîm kesekî ku rexne bikenîne ez yek dewir de yan rexne nakin
بله آغا کویلا آنجی ایدی دوزمراتی هفدو دکن به رنگ نابه کنسنسوس دسنسوس او دو ترم پر گرینگن مروف گرک فهم بکن پرزگریک که دورده يعني پرزگریک پکیجی ما بحث عقلیت پدکیکر عقلیت آغاتی يعني يكيتي قبول ناكر آغا گرک تو کویلی خلاص يعني لسرفي بنجيشي يكيتي چنابن يعني مروف کویلی نبه چنابه گرک إلا كولي هجرنا تهديد دكا كسلك مينا بريت ماجورجي لسر ما سيد الرفه كسل كونوها تنسر أكراني لكرم أخو جسريدا جودار بكن من بحثه كيكو بريت ماجورج ما لسر ما سي رافيا لسر ميزي دركت ويدم جبكو آغاتي دي تحمل نكريدي دفيه كده تشنابه لي بزجيك كي بككيجي او پزگریک من گرک جانا به هوان تکیرا پارو کریه. دیبزن یا اوکی باشه هوال جانن sağ olsun teşekkürler iletiyoruz ama دواري براكتيك ده هيجي من بينغافي نتيتنا PKK partiyeki لسر بنگاه چینایتی آوا دبه لكردستان ده آوا دبه ولا راستي ده جي ناسيون يعني PKK باراديغميا PKK ويدمي باراديغميا بزاف رزقادريا نشتيمانيا يعني ناسيوناليزم منا فلسطين منا كوبا منا فيتنام دويدة مدا حركة بيشكتي خواز حركة سيكولار لايك تشاب هنا قلق جارنا ديمقراط ايدي حركة ذكرن جبو يكو ولا تخرج دست امبرياليزم رزقار بكن نوسع يعني ناسيوناليزم بكرتاسي ليه ناسيوناليزم لولاتكي سري هالدايا دولات أوروبا كسري هالدايا لورده بورجوازي هبيه بورجوازي بيشنكتيا أوي كريا ناسيوناليزم كريا لويدمي لصالن حفتة دا نبورجوازية بورجوازية كرد كسركيشيا ناسيوناليزم بكا عبد الله أوجلان دكا كو باوي تاني دوسه داري زيتوني هنا تشتكي منينا ويدمي لكردستان دا بورجوازي تشتنو سنينا لكردستان دا آغايو عشيدة الشيخ هنا وانا جحمو كري قرتنا قريداي دولتنا برجواندية وعندنا في دولتي داي ناخذ دولتي جدا نوسع جبوناوي ايدي تش دكن جبوناوي بروليتاريا دكن بيشنج سر هالدانا ناسيوناليزم لي فابريكا جنينا لور وجبويكو او تشين جور شون تشينكي نوكرا قريداي برجواندية جورا إذا بكك دسبيك إذا شبه تشينيرا بابوجاغارا شردكا نوسا شردكا جافا كوتو تشتكي وصا بكي لكردستان ده تشتكي وصا دكا شرط شيء دبيدي بشرا أو شرفة دقري بشتي هشتي بصاري شربة دولة راد شيء دبي شر جافا كو بدولة راد شيء دبي تاني جنديان أساس دقي تشيني جندي جبكو تشيني جير جينينا جافا كو برجوازي نبي كاركريتا جينينا فابريكا تانينا يعني لصلو بكيني فابريكا ويدمي ناجي لشرنا كنجي هبيه نوية تاني كرهبون يعني ببوري ناس او هناك بمعنى حقارة واري نابجم يعني شفامبو جواكي شفامبو جندي بود وجندي انا بقى اساس دقري ليه تشيني ناوراس اهمال دكا تشيني ناوراس اهمال دكا ده صالين هفته وهشته دا مروفلي در کسی من احمد ترک سری ساقك مهدي زانا واند لتشين مام ناوراس هنكي خويندوانيا وانهيا هنكي شارزايا وانهيا هنكي باجيرينا و دچنا بارتي تركان خو نامزد دكان لهم بجاردن اندا سركفتني بدزدين دبن برلمانتر انجي سروك شاروانيا بدم PKK دبينه هجر PKK مداخله فيك نكي انسياتيف جستوي دردكه لو ما جي بمجبوري يكتيا خو تشديكا يكتيا خو بكيرا تشديكا بتشين نافراس تشديكا او تشين نافراس حتى انا هاجي بردوما جارنا جار دنافبر غوتارا تشي غوتارا جندي وغوتارا تشين نافراس دا مالين ناري سالين بورتيه دنافا هذا بيداجي برزكليك دركتنا وسدنا بر اصلاح الدين او خبر كرن هفدو للرجنامه عند تشل سر هفدو نويسان حتى امشون من لفيدري بينشش كاس كوم كرن قلت منجو هرن جموان تلفوني جوارا وكان فان نويسانا درخن يعني عيبه
مرۆڤ چا دەکارێت لەسەر یەکی تشتان بنویسینێ کە دە زیندانی دای بلا شاشەتیویژی هەبن يعني او پرزگرێک ژوێ چاوکانی دیگەن ئەس چما بەحث دەکەم ئەس دەخوازم بینیم سەر ئەنە کەسی پرزگرێکە پەکەکەی چییە ئەنە کەسە هەمە شخۆ چێ بوو تەنێ سوژێ بارزانیە تەنێ سوژێ تورکیایە دەوردا پرزگرێکی مە چیە پرزگرێکی پەکەکەی چییە يعني پرزگرێک ئەس نابێژم پەکەکە ئەس دەبێژم خەتە ئاپۆچیتی يعني ئەس ناخوازم بێژم پەکەکەی وساکریە ئەس ناخوازم بێژم جەمیل بایق و ئاپۆ وساکریە ئەس دەبێژم خەتە ئاپۆچیتی بەڵتالیتە ئاپۆچیتی دا گاڤەکو ڕادەبە لەسەر بنگەها چینێن گوندی چینن هەرێ ژێر ڕادەبە و ئەو چینێ گوندی بە هاسانی دەکارێ ئەنتیگرەیە ناو خێتابەت و گوتارە چیە ببێ گوتارە شۆڕژگەری لێخە هەواڵ وڵات پارێزی لێخە هەواڵ وا هاتن پێشمەرگێمە یعنی تشتێن وسە زوو دکارە ئەنتیگرایوی ببە پرزگەکە چێنابە گوتارە چییە دکارە ئاژی هەواڵێک چییە دکارێ هەواڵێک کادرۆ قادر دکارە وانە باش ئەو بکە ینی بزڕینە لێ ji بۆی چینێ ناوەڕاست ئەو یەک نابێ و چینێ ناوەڕاست مەجبور نینە گۆداری خیتابەتە شۆڕژگەریویە چیویە گوندێتیە بکە مەجبور نینە گاواک و مەجبور نینە و تو پشتی 2011 لە ڕۆژئاوا تێی سەردەسەڵاتداریە و ئەو خیتاب بەردەوام دکە خیتابە شۆڕژگێری خیتابە حەماست چینێ ناوەڕاست دکتۆر مهندس مامۆستا ڕۆژنامەوان ئەدڤۆکات بچەکو چ بکە ئەژوە پرسیار دەکەم چ بکە کاتۆ ئەدڤۆکاتی تو مامۆستای چ دکە یانی توژی میناوان ڕادەبی دەبێژە بژی سەرۆک ئاپۆ نابێژی جێکی تەژی نینە گاواکو تو جێکی تەنینە تۆ خۆ دخی حەمێزە بارزانانی گاواکو تێرێ ناکە خۆ تو دخی حەمێزە هەکەن فیدان گرێک ژی ئەم تەنێ هەر تشتێکی هەر شەیەکی دەسەرێ ئەوێ هەمبەری خۆدا نەشکیدن بەڕاستی لۆماژی دەناوە ئەنە کەسێدا بێگومان لە ناوە چینن ناوەڕاستدا ئینسانن ئۆپۆرتۆنیست و سەختەکار و مەنفیعەت چیژی هەن ئەو چینە ناوەڕاست و مەنفیعەت چی بێگومان چۆوە مەگۆ چینێ فیودال لە کوردستانی گرێدایی دەروێە ئەو چینشی بە هەمان لە هەمان دەمێدە دەناوەوی چینەدا ئینسان هەنە گرێدایی دەربەن لێ دەمیرتاژی هەیە ئەحمەد ترکژی هەیە سری ساققژی هەیە کۆ ئامادەن بچن حەبسێ لێ سەرێ خۆ ji dagîrkeriyê re natewîne serê xwe ji dewletê re natewîne ew jî loma jî li ser vê bingehê keko li ser vê bingehê gerek xeta apoçîtî henekî xwe mihasebe bike rexneya xwe bide û ew paradîgmeya xwe berçavan derbas bike rast e li kitabên nû ew pêş kitabên dawiyê ya Abdullah Öcalan de ew tiştane hatine derbas kirin lê ev tenê li ser kaxizê کی گۆداری دیکە ئەس عەبدوڵڵا ئۆجلان وەک کاینێکی سیاسی لە نامێزین ئەس لە فکرێوی دەمەزین کاری من پێنینە سبێ چ دکە چ ناکە بە ئازادی پێواژوەیەکی سەردخا تەسلیم دەبە سازشێ دیکە بە دەوڵەتی عەلاقەی من قەت بەوان ڕانینە ئەس ئۆجلان وەک کاینێکی فکری لێ بنەرم لەوێ 5 پەرتوکانە بنەرم ئەو تشتانە هاتنە دەرباسکردن لێ مەنتالیتەیە چییە قەتژی ئەو یەک دەرباز نەکردن دەبێژن بژی سەرۆک ئاپۆ دەبێژن ئەو سەرۆکێمەیە هەر تشتێکی لەبن ناوێ سەرۆک ئاپۆ دکەن فۆتۆڕافێویژی بلند دکەن مینە بەشار ئەسەد فۆتۆڕافێوی لەسەر خانیان لەسەر خانیاندا بلند دکەن بنێوان چۆپە لەسەر جامیان بلند دکەن لەسەر یونیڤەرسیتیە بلند کردبوون لە قامیشلۆ مەڕەخ نەکردیان ما تەلەفۆن کردیان مەگوت ئەو چییە تو چۆژە من دەخوازی ئەس مامۆستایە زانینگەهێن بەلجیکا ڕابێژم زانینگەیە لۆڤنێ زانینگەیە گێنتێ بلا بشە سەردانە زانینگەیە قامیشلی بکە کو لە وردا ئینسانێکی نەخەڵکی سووریای خەڵکی ڕۆژئاوایە ji bo ku حیزبیە دیپلۆماوی نییە لەسەر فێسبووکشی تشتێک نەنویساندیە تو بکەی هاوسەرۆکێ زانینگەهێ ji bo ku حیزبیە ji bo ku قادرە کادرویە
وده همان دمداجي للسرفيدرية رسمي أوجران أفضلك تو حقارتي لأوجراندك بل يا حرتشتي وداوية باجبو قدار كن أو راكر ونهاجي قد تشتكنا معايا شو بيقول أمريكيان قوتيا فرنسيان قوتيا أم وانا قبلنا كان أو فرنسا يدو لدما ميتراندا 1991 يعني هريما ببالفر لكردستان عراقي آفاكر وبشراجي برلمانتو آفاكر يكتية كردان آفاكر إيرو عيني فرنسا دنافبرا مظلوم عبدي بارزاني دا عيني تشتيدك لي وك من قد بريا فرنسي بكون دوري سالا 2012 أو هاسان ترب ويدمي بريت مقور لسر خدبو بريت مقور دنافبرا بارزاني وصالح مسلم روني شتيا قوداري واندك لي وك من قد دسبيكي من دا قد دسبيكي قودار بكن كي بريت مقور عاجز كر كوي ما سي ترق بك هيدي فرنسي فيك ديكن ناكن نزانم لي بكن جي هزار جار جي بكن شر ناف خوي تشوا لبرلمان كردستان عراقي عافابو تشوا تشون صدام وإيران آني احتمالك يوصل جي خدينك لدي سانجي يجويكم منطقنا هاتي قورت منطق آفا منطقة تشينايتي ومنطقة فيودالي درباجيتي يا بدك منطقة تشينايتي يا بكك قرك بيقورت اف دنيا وقبرينينا يكو رخ نلم قلت يا ازوي تأشير دكم ازوي جفاكي قد دكم ازوي ناخم سر تلفزيوني اخوة يا ما خي سر تلفزيوني اخوة يوتيوب هي ازنا بخوازم سي تلفزيون انشي دكم جفاك تو شو من جفاكي قد دكم كنالي من هنا سوشيال ميديا هي يعني شو هذا دنيا هاتي قهرتن في اف منطق قرق بيتر كرت لكردستان عراقي داجي او منطق قرق بيتر كرت نها تشتي كو دفان روزانا دا تشيبو بنجي هيوي او رقص دانس هيجي زويا هنكي ام درنكتر هنكي ام راوستن حتى كو ماريي ونكاح تشدبه بشترا ام رقص دانس دس بكن هفالين كو نبونا ابونا لكلام اخوه هول بدن في كنالي كو قوتنين جداتر دبيجي اناليزين جداتر دكا و تشتن راديكال دبيجي جواكي ناترسي جو بوبوليزمي ناترسي جو قوتي كاراج يا بارتيان ناترسي جو خطي سول يا ايديولوجيك و جو مذهب تشيتي ناترسي و تجي مذهب تشيتي و اثنيك تشيتي و نتاو برستيجي باش رادا وسيلة سربنگاهكي زانستي اناليز دكا لكرم اخو يك بشگيري بدني او بشگيري چيه فيديو مش دوستو هفارا بشين لايك بكن تشتكي بنويسن و بردام حتى برنامج كيدن سلافو ريس جورا بهيفيا اتفاقكي درستو زانستي لسر بنگهكي سياسة مودرن نلسر بنگهكا سختكاري ويزو سلاف دنباش